وەکو چارەنووس تا ئێستا کەس نازانی چارەنووسی و بۆکر بەغدادی بەڵکو هەموو چەختەکەنەوە کە زیندووە هێشتا بەڵام جارجار باس لە شۆنی بڵێن خۆحەشاردانیەکەن کە وەکو گومان چونکە ئەو زانیاری وردیانیە کە زانیاری وردیان هەیە بێگومان لە ناوێ بن بەڵام بە پێی پێشبینیەکانی هاوپەیمانان کە لە هەفتەکانی پێشوو بڵاو کرایەوە ژمارە چەکدارانی داعش لە عێراق و سووریا لە هەموو ناوچەکان و خەمڵێنرا کە 30,000 کەس هێشتا هەر ماوەکو چەکداری داعش هەتاکو ئێستا نزیکەی یعنی لە سەرەتای شەڕی داعش تاکو ئێستا کە 1867 شەهیدمان لەو شەڕە داوە لەگەڵ 10,540 بریندارمان داوە لەو شەڕە ینی هی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تری پاراستنی هەرێم تەنها هەر هێزی پێشمەرگە نیە بەڵام زۆرینەی شەهیدەکان لە هێزەکانی پێشمەرگە من بەڵام هێزەکانی تریش هەر شەهیدیان هەیە لەو شەڕانە لەبەرەوەیە عەبادی ناتوانێت ڕۆڵی هێزی پێشمەرگە و هێزەکانی پاراستنی هەرێم بڵێن بە دوور بگرێت لەو شەڕی دژی داعش بە تایبەتی خۆشی ئەزانی تەنانەت مووسڵ ئەگەر پشتیوانی هێزەکانی پێشمەرگە نەبوایە نەدەتوانرا مووسڵیش ڕزگار بکرێ یعنی تا ئێستا هێشتا عێراق وا ئەزانی یعنی دەوڵەتی فیدرالی ئیتیحادی وا ئەزانی هێشتا پێویستیان بە حەشدی شەعبی هەیە بە تایبەتی زۆری لە هێزەکانیان لە سنوورەکانی سووریا ئێستا پێپارێزن باوەڕ ناکەم وە بە شێوازێکی خێرا بتوانن یعنی ئێستا بڕیار بدەن حەشدی شەعبی هەڵوەشێنەوە